دخل درمان دخل برمان داد خانمام داد دلي خاني ماني وسعب خاني درمان دكا لكري سي غرفانه سي عائلنا ودجين دكسي ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لە ناحیەی کەڵەچین لێرە خێزانێک لەم خانووە لە کرێ دەژین. ئەم خانووە تەنیا سێ ژووری تێدایە و سێ خێزانیش تێدا دەژین و ئەوەی جێگای داخە کە خێزانەکە 6 کەس لەو خێزانە نابیستان خاوەن پێداویستی تایبەتن لە دۆخێکی خراپدان هەم خانووەکەی خۆیانە هەم جێگاشیانە لەو خانووە بۆیە لە ڕێگای پایتەخت میدیاوە دەیانەوێ خێرخوازێک بەهانایانەوە بێ لەم دەردەسەریە ڕزگاریان کە دەسمەلای یەکێک لە کوڕەکان کە ئەو نابیستانیە سوپاس بۆخوا کێشەی نییە لە کوڕەکان دوو کوڕیان نابیستانە و لە کچەکانیش کچێکیان نابیستایەوە دوو کچیان کێشەی نییە. ئەگەر باسکەی لێرە مەعاناتان چۆنە چەند خێزان لەو ماڵە دەژین؟ والله ما سي عائلن لو سي غرفه دجين ناو مالي دكسين دەکەسین بله حاڵ و گوزەرانتان خراپیانە لێ اي والله ئەتو ئیش دەکەی؟ نا والله ئەدی برایەکانت کە خاوەن پێداویستی تایبەت و نابیستان چی ئیش دەکەنەوەن؟ او برام اوتل الشارواني او جلمت عمي ايش دكا ینی پێویستان پێ ینی خانوویەکە و خانووە بۆ ئێوە نابێت وەنیە؟ اي والله نابي ولا ما بيشتون بخانيشك چ داواکاریتان هەیە؟ ولا الدواكاري مال خير خوازان بين خانيك مالوب كان بهانا مانوري ئەگەر بیتە ئێرە بزان قسەی بابت بۆمان وەڵجێڕی بزان ئەو چ دەڵێ قسەی وی چییە ئەگەر پێی وەرە ئێراتۆ دلي خاني ماني وسعب خاني درمان دكا لكري خاني ني بكري دلي خير خوازك بين بهانا ما دلي تمال ما كري هم يكري بل چەند خێزان لێرە دەژین وەزعتان کۆ لە ڕوویداراوی بڵێ دلي سي غرفه وباران والسرما لخاين درمان دكن سي غرفه انا سي عائلنا ودجين دكسي زان ئەگەر پێی بڵێ چ داواکاری هەیە لە خێرخوازان دلي خاني مام دني خير خوازك دولة من دكسي داواکارن ئەگەر بچێ لای براکەت ئەو داواکاری چیەیە؟ دلي خاني ني بكري ني ناو كلش دلي خاين درمان دكات بيش من بخانيك بالي چ دێ دلي خاني ني بكري دلي زور خاين در كراينو بوزستانه چ داواکاری هەیە لە خێرخوازان چی بکەن؟ دلي خير خوازك بخانيك مالوب كان بالي خانوو ینی پێداویستی لە ئێستادا پێویستان بە خانووە هەم بە کرێژنی و هەم ئەوەی تێدانە زۆر خراپیش یان توانای کرێشتان نییە ئەو بزانام یەکێکە بالي تواني كريمان نيه داوا خانيك دكن او بريانم بالي لخير خوازان داوا لخير خوازان دكن ینی سێ خێزانن دەتانەوێت داواکارتانەوەی لە خێرخوازان خانوویەکتان بۆ بالي بالي ئەگەر وەرە ئەتو وەرە چۆنی؟ باش ئەتو ئێستا ئەوە بابتەوە نیە؟ حەزت لێ خانووی خۆتانەبی؟ چ داواکاری دێ لە خێرخوازان؟ برمان داد خانمام داد ینی خانووەکتان بدەنێت تێدا بژین؟ ئەو خانووی تێدانە چۆنە ئەگەر باسکە؟ دخل درمان دخل سي غرفة مانية سێ غورفەنە و سێ عایلەشن دەکەسن لێرە؟ ئەتۆش حەزت لێ لە خانووی خۆتان بێ و خانووی خۆشەک بی؟ چ داواکاری دەی لە خێرخوازان؟ أول خير وازك برمان داد خاني مانو كري خانووتان بکڕی؟ دەچێ مەکتەبی؟ پۆلی چەندی؟ دو زیرەکی؟ نعم دوو تەواو چ دەلێ ئاخر پەیامت لەو خێرخوازان؟ أما بيت برمان داد دەستخۆش وەرە ئەگەر توش ئەگەر قسە ئەوە چ داواکاری هەیە ئەگەر پێ بڵێ دلي خاني مانيه بارا مانيه تواني كريدان مانيه دلي خوي خير خوازك خاني مالوب كدلي چ دلي خاني مانيه لخاين درمان دكن دلي خاني نيه بكريش دزداكي ديرش درمان دكن وخانيش مانيه داوا لخير خوازك دك خاين لوب كان
ئەو پارەی وەردەگرن ماگانە چەند داوانە بەشی هیچ ناکەن بەهر بەشی کردی و ئەو شتانە دەکە بەشی هیچ ناکە ئەتو کۆتا پەیامە چییە؟ وەڵی داوا لە خێرخوازێک دەکەم بێن خانی مالۆ بکەن دەستخۆش بێ بەڵێ بینەرانی پایتەخت میدیا وەکو بینیدان ئەوە بار و گوزەرانی ئەو خێزانەیە کە لە حاڵێکی زۆر ناخۆشدا دەژین سەیریکە سێ خێزان لە یەک خانوودا دەژین و وەکو دەبینین ئەمە لە بری پەردا بەتانیان بێرە شۆڕ کردوتەوە ئەمەش دەبینین یانە لە ئێستادا پێویستێکی زۆریان بە خانوو هەیە و لە سنووری ناحی کەڵەکیش خێرخوازێکی یەکجار زۆرە بۆ پرسی وازوو دێنە سەرخەت و بۆیە داوا دەکەن هەرچی زووە خێرخوازان بێنە سەرخەت و عیلاجێک لەم خێزانە بکەن.